بەڕێزان وەک هەموولایەکتان ئاگادارن چەند ڕۆژێک خۆپیشاندان یاخود جۆرێک لە مانگرتن لە کفری بەڕێوە چوو کە کۆمەڵێک داواکاریان هەبوو. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەر زوو بە زوو هاتە سەرهێڵ و بەدەم داواکاریەکانیەوە چوو. ئەمڕۆژ هەنگاوی یەکەم یاخود هەنگاوەکانی تر دەستیان پێکرد بە جێبەجێکردنی ئەو بەڵێنانەی مەسرور بارزانی بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە دانیشتوانی کفریدا بوو. ئێمە لە ڤیدیۆوەڵەکەدا باسی کارەبامان کرد ئەو پرۆژانەی کە لەوێ ئەنجام دراون. بەڵام ئێمە میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان زیاتر لەسەر مەسەلەی تەندروستی هەڵوێستە دەکەین و کە بزانین لە کفری پێداویستەکانیان چییە و چۆن دەکرێت جێبەجێ بکرێت. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر مەعاف عەبدوڵڵا بەڕێوەبەری دیوانی وەزارەتی تەندروستی یاخود بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە ستودیۆ ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بێن گەلێک سوپاس بۆ بەشداریکردتان لەگەڵمان. با لەوێەوە دەست پێ بکەین ژێرخانی تەندروستی کفری ئێستا لە چه ئاستێکدا و چی پێویستی هەیە؟ ئێوەرەتان باش زۆر سپاس بام دەرکەتە جەنابی حاکم سەرچاو وەک دیارە با کورتە باسێک لەسەر شاری کفری بکەم و دیارە لە 16 مانگ لەسەر پەیامێکی بەڕێز کاک مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە چەند بڕیارێکی تیا دەرکرد تایبەت بە خەڵکی داواکاریەکانی خەڵکی کفری لە 18 مانگ وتەبێژی حکوومەت سەرجەم وەزارەت و دام و دەستگاکانی حکوومەت ڕاستپار بۆ جێبەجێکردنی داواکارەکانی خەڵکی کفری. بۆ ئەم مەبەستە ئەمڕۆ لەژێر سەرپەرشتی بەڕێز جەنابی وەزیری تەندروستی ئێمە لەگە هاوکارانمان سەردانی شاری کفری و ئیدارەی سەربەخۆ و گەرمیان و بەڕێبەرایەتی گشتی تەندروستی گەرمیانمان کرد بە پێدانی ئەو سێ ئەمبۆڵانسە کە لەسەر ڕاستپاردەی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو. ژێرخانی تەندروستی ئەگەر پێناسەیەکی ژێرخانی تەندروستی بکەم ژێرخانی تەندروستی بریتە لە سێ بەش. بەشی یەکەم پێ دەڵێن باڵەخانە، بەشی دووەم پێ دەڵێن ئامیر و پێداویستی پزیشکی، بەشی سێیان پێ دەڵێن سەرچاوە مرۆییەکان. ئەوەی کە ئێمە ئەوڕۆ تێبینیمان تێدا کە لە شاری کفری بە تایبەت لە نەخۆشخانەی شەهید خالید گەرمیانی باڵەخانەکە باڵەخانەیەکی کۆنە هەندێک کۆنە بەڵام گشت بەشەکانی تێدا بەردەستە دەکرێت ینی گشت بەشەکانی هەیە. ئەگەر بینە سەر ئامیر و پێداویستی پزیشکی ئامیر و پێداویستی پزیشکی گشتیان لە ناو نەخۆشخانەکان هەن تەنها هەندێک شتی تری پێویست کە خستەخانەکان ئێستا لە دنیادا لە تەواوی دنیادا شتی ئیزافە دەکرێت. سەرچاوە مرۆییەکان ئەگەر باسی بکەم لە سەرچاوە مرۆییەکان تەنها پێویستی بە پزیشکانی سەرکار و پزیشکی چاویان هەبوو. باشە کاک دکتۆر کەواتە ئەمە ڕامانە چێشێ بۆ پرسیارێک یان ئێستا ئەو باڵەخانەی ئێوەتان باڵەخانەیەکی کۆنە بەڵام دەکرێت کاری تیا بکرێت. پرسیارەکە ئەمەیە ئایا نۆژەن ینی هەیە پرۆژن نۆژەن بکرێت و یاخود نەخۆشخانەیەکە دروست بکرێت وە کەم و کووری یا پەیداکردنی پزیشکی یا دکتۆری پێویست بۆ بوارەکان ئەمەیان چۆن؟ سەبارەت لە پرسیاری دووەمەوە دەست پێ دەکەم سەبارەت بە پێداویستی پزیشک ئەمڕۆ لەسەر ڕاستپاردەی بەڕێز وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دوو پزیشکی سەرکار دابین کرا کەواتە نەخۆشخانەکەی کفری هیچ کێشەیەکی تیا نامێنێت لە ڕۆی کارکردنەوە لەمە دووە ئەبێتە 24 کاتژمێری دوای پزیشکی تەواوی هەیە کارمەندی تەواوی هەیە بەڵام پزیشک تەنها پزیشکی سەرکار و پزیشکی چاوما بوون. پزیشکی چاویش والیژنەیەک هەیە لە وەزارەتی تەندروستی بەیانی زۆ لەگە داواکاریەکان تەسلیمی جەنابی وەزیر دەکەین دیڕاستەتێکی بابەتەکە دەکەین لەگە بەڕێبەراتی گشتی تەندروستی سلێمانی قساکەین و بۆیان دابین دەکەین لە ماشی کەم. کاک دکتۆر مەعافیانی بە جۆرەی بە دوواداچوونەکانی ئێمە نزیکەی 20 کارمەندی خۆبەخش هەیە لە نەخۆشخانەکانی ئەوێ لەوێ خزمەت دەکەن. کەواتە پرسیارەکە ئەمەی ئایا بۆ پڕکردنەوەی جێگای ئەوانە یاخود ئەوانە هیچ ئومێدێک هەیە ئەوانە کارمەندی خۆبەخشن ئەوانە ببکنە کارمەندی دائیمی یاخود جۆرێک لە چارەسەر بۆ ئەو بابەتە بدۆزرێتەوە؟ جەنابی حاکم بەخۆی لە ئەنجومەنی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی ئەنجومەنی ڕاژە هەیە لە سەرۆکاتی ئەنجومەنی ڕاژە فۆرمێک بوو وەزارەتی تەندروستی هاتووە
ئێمە لە لای خۆمانەوە گشتاندن بۆ گشت بەڕێبەراتی گشتیەکانمان کردووە کە پێی پێداویستی میلاکی ئێستا و پێویست بۆمان تهدید بکرێت. ئەمڕۆ دوای وتۆوێش لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان کێشەی میلاکی کارمەندیان نییە لە شاری کفری. ئەکرێت لە داهاتوودا هەوڵ بۆ بدرێت دیڕاستەیەکی ورتر بکەین بە پێی پێداویستی جووری کوالیفیکیشن ناونیشانەکان بۆ ئەندابین بکەین. زۆر باشە. یعنی یەکێکیکە لە گرفتەکانی کە لەوێ هەبووە گلەیی لەسەر بووە قسەی لەسەر کراوە ئەویشەوەیە ینی بەشی منداڵبوون لە نەخۆشخانەی کفری جاری وا هەبووە ینی کەسەکە ڕەوانەی کە لار کراوە ئەمە چۆن چارەسەر دەکەن ینی بەشێکی تایبەت بە منداڵبوون لەوێ دەکردنەوە چۆنی چارەسەر دەکەن. هەر وەک باسم کرد جەنابی حاکم نەخۆشخانەی شەهید خاڵیدی گەرمیانی ساڵی ویلادە هەیە زایدەن عملیاتیشی هەیە. عملیاتی ئەوڕۆ کە وەکو لیژنە هەم کە خۆشم بەتاوی خۆم دیت بە پێ لایەنی هونەریەکەشەوە نۆژان کرایتەوە عملیاتەکەی کە بە پێی ستانداردی جیهانی زۆر باش نۆژان کرایتەوە. بەس کێشە گەورەی نەبوونی پزیشکی سەرکار بوو. ئەمڕۆ لەسەر ڕاستپاردەی وەزیری ئەو کێشەیەش کۆتایی هاتیتە لەمەولا مەسەلەی کێشەی منداڵبوون هیچ پێویست ناکە بنێرێ بۆ نابێنێت بەس ڕێکەکەماواتە بۆ ئەندابین دەکەین زۆر فەرمانی وەزاری پێدەر. باشە من پرسیارێکی ترم هەیە ئەویش ئەگەر بە کورتیش وەڵام بدەیت و من سوپاست دەکەم نەخۆشخانەی فریاکەوتنی کەفری لە چ قۆناغیدایە پێ دوایە دەبێت ینی زەوی بۆ تەرخان کراوە ئەوەندەی ئێمە ئاگادار بینیوە کەی دەست بە دروستکردنی دەکرێت چۆن پتەندەرینی بۆ دەکرێت ئەوە یەکێکە لە پێداویستەکە فریاکەوتنی کفری نەخۆشخانە فریاکەوتنی کفری لە کاتی کۆڕۆنا خەملاندن و دەرخستەیەکمان کرد بۆ وەزارەتی دارایی بەڵام لەبەر نەبوونی بودجە ڕاگیرا بەڵام ئەمڕۆ بە خۆشبەختانە لیژنەی ئێمە کە لەسەر ڕاستپاردەی ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێکی هێنراوە لەژێر سەرپەرشتی خودی بەڕێز وەزیری تەندروستی لەگەڵ نەخۆشخانەکە گفتوگویان کردووە لە ماوەیەکی کەمدا دەرخستە و خەملاندنێکی پێویست بۆ دەکرێت و ئاراستەی وەزارەتی دارایی دەکرێت. کەواتە ئەوەش یەکێکە لە خەبەرە باشەکان دەستا خۆش بێ. زۆر بەڕێز دکتۆر مەعاف عەبدوڵڵا کەریم بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی تەندروستی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆیەوە. شەوتان باش.